وڵا داواکاریمان لە مێژە داواکاری حکومت نەما کەس نەما تێی نەگەێنین کۆمپانیایەک فێری لەو هەموو خەرکەی کردێ گەڕەکەی هاموستی مەلا یاسین چەند ساڵە دەستیمان پێ دەکات ئیتر نەجادەمانەیە زێرا هەتا زێرامان بەبەردەمی ماڵەکاندا دەڕوە نەحسابی گونمان لۆ دەکرێت نەحسابی گەڕەکمان بۆ دەکرێت ئەوە جادەوبانەکانە ماڵ هەیە 33 ملیۆنیدا ماڵ هەیە 135 وەرەقەیدا هەتا ئێستا 2 ملیاری حکوومەتی خواردێ دوونەکە ڕاستەخۆ ڕوودا و لەگەری بووە ئیتر قایب وەڵە داواکاریمانەوە ئەو جادەمان لۆ بکە وەک هەر بە حەقی خۆمان کاکە ئەو خانیانە نە مۆلیدەی ئەهلیمانەیە نە کەس مۆلیدەی دادەنێ نە کارەبای ڕئیسیمان باشە نە ئەومان باشە ئەو وەزعیەرێ ئەو بەڕاستی داواکاری ئێمە ڕوون و ئاشکرایە 13 ساڵە خانوویەکمان تەزیر کردیە بە ناوی ئەوەی کە لە کرێسیەتی و لە بێخانی ڕزگارمان بێ بەڵام 13 ساڵە 13,000 مشکلەمان توش بووە نە حکوومەت نە کۆمپانیا نە هیچ لایەنێکی پەیوەندیدار تا ئێستا کە سنتێکی لەو پرۆژەیە مەسەرف نەکردیە ئێمە داوا دەکەین گوێمان لێ بگرن داوا دەکەین بۆ خەڵک پارە ڕژانە و بۆ ئێمەش خۆی ڕژانە لێرکانەوە هەموو مردی لە ناو مار و دوو پشک لێرە 2 ساڵ ئاوم بە تانکەر کڕیە معقولە لە هیچ شوێنش دنیا هەیە من 2 ساڵ هاتوو نوێرە ئاو بە تانکەر بکڕم تازە 2 ئینچ ئاوە مەرگتێ بە 80 ماڵ ئاوەکە بەشم ناکە کارەبای مۆلی دەم نییە نە کارەبای ڕئیسیمەیە نە ڕێم هەیە ئەوە ڕێگاوبانەکەمانە 900 مترە داوای دەکەن 900 متر خێر بۆ بکە کاکە جارە وەکو نیاز پاچیەک وەکو ئەوەی کە بە هەر بەردەنگداتان ئێستاوە پێویست بەدەنجی منە وێ 900 مترم بۆ قیرکە وای بێن بڕۆمە ماڵەیە ئەم بۆندە لەگەڵت پێک دێم هاوڵاتیانی گەڕێکی هەمووستی ئێمە نزیکەی 5 ساڵ لەو گەڕەکەدا نوشتوین هەتا ئێستا هیچ گوزارێکمان نییە بە هیچ شێوەی سەرەتایی و بۆوانی تریش بگرام نە مەکتەب نە جادە نە زێراب نە ئاو ئەوە ساڵی 2022 تا ئێستا شتێکن نەبێ ماقولی لە وڵاتەدا 2022 ئاخە گۆرە هیچ شوێنە نییە بێ ئاو کارەبا بێ ئێمە هیچ شتێکمان نییە ئەوە دەکەین بەسودرین کات حکومەت بڕیارە بدات لەو سەو خانوانە 2 ملیار دینار وەرگیراوە مەلاسین وەری گرتووە یەو خانوانە 2 ملیار دیار پارێکی کەم نییە ئاخە بتوانێت پرۆژە و هیچ شتێک پێ بکات